شەپۆلی ڕوو لە گەشەی ناڕزایەتیە جەماوەری و کرێکاریەکان. شەپۆلی ناڕزایەتیەکانی کرێکاران و جەماوەری خەڵک لا کرێکارانی نەوتەوە بگرە تا کرێکارانی گرێبەست لە پاڵاوگەکان، کرێکارانی لە قاودەری گەندەڵی ناودام و دەستگا حکومیەکان لە پیشەسازی فولاد، کرێکارانی ڕێگەی ئاسن و مێترۆکان، لا کرێکارانی شارەداریەکانەوە تا سەرایەداری ئیدارەی فێرکردن و بارهێنان، موعەلیمان و خانەنشینکراوان، بنەماڵەی زیندانیانی سیاسی، جەماوەری وەزاڵهاتوو لەبەر بێئاوی و جوتیارانی بێبەش لە مافی ئاو ئێرانی داگرتووە. ئەم چەشنە مانگرتن و ناڕزایەتی و کۆڕ و کۆبوونەوانەی کە ئاماژە بە چەند بابەتێکیان کرا بە زۆری لەسەر حەقدەست و پێویستی بەرزبوونەوەی وەرگرتنی حەقدەستە دواخراوەکان، گۆڕینی بارودۆخی دامەزراندن لە ڕێگای نەهێشتنی بەڵێندەران، پێشگیری لە لەناوچوونی ژینگە و بە شێوەیەکی گشتی باشتربوونی هەلومەرجی کار و ئاستی بژێوی و شکۆی مرۆڤایەتیە. هەروەها خواستی ئازادکردنی کرێکارانی زیندانی کراوە و مامۆستایانی زیندانی کراوە و دابینکردنی ئاسایش لە ناوەندەکانی کار لە بەشێکیاندا دەوروژێنرێت کە پێویستە فراوانتر بکرێت لە ناو ئەو ناڕزایەتی و کۆڕ و کۆبوونەوانەی پێویستە لەسەر هێندێکیان کە تایبەتمەندیان هەیە هەڵوێست بکەین. بۆ نمونە ماوەیە کە کرێکارانی فەرمی نەوت پێی ناوەتە مەیدانی خەباتێکی ڕوبەڕوو لەگەڵ وەزارەتی نەوت و بەڕێوەبەرەکانی. بەشی گاز و پاڵاوگەکان داخوازی نوێیان هێناوەتە گۆڕێ. شوڕای ڕێخستنی ناڕزایەتی کرێکارانی گرێبەستی نەوت ڕێکەوتی 14 خەرمانان نووسی کە نێونەرانی کرێکارانی فەرمی ڕۆژی 12 خەرمانان بە هاو ئاهەنگێکی پێشوەختە لە ناوچە نەوتیە دەوڵەمەندەکانی وڵاتەوە هاتبوونە تاران بۆ ئەوەی لە بەردەم وەزارەتی نەوتدا کۆببنەوە. ئەوان ناڕزایەتیان دەربڕیەوە بەرامبەر بە کێشەی بژێوی ژیان، ناتەواوی حەقدەست، جێبەجێ نەکردنی یاسا پەسەندکراوەکان، ناداتپەروەری کاتی کارکردن، بەرزی باج، نزمی کوالەتی خزمەتگوزاریەکانی چاودێری تەندروستی و ئاسایشی ژینگەی کار و هەروەها دانەوێت بە تەواوی مادەی 10 یاسا جێبەجێ بکرێت سەبارەت بە ئەرک و دەسەڵاتی فەرمانبەرانی فەرمی وەزارەتی نەوت. جێبەجێکردنی مادەی 10 لە یاسا ئەرکی فەرمانبەرانی وەزارەتی نەوت، فەرمانبەرانی بەشی ئەمەلیاتی وەزارەتی نەوت لە چوارچێوەی یاسای خزمەتگوزاریەکانی بەڕێوەبردننی دەوڵەت دووربخاتەوە. کاردانەوەی بەرپرسانی ئەمنیەتی و بەرپرس لە بەردەم ئەم بزوتنەوە مافوازەدا وەحشیانە بوو. مەئمورانی ئەمنی تا ددان چەکدار و ئامادە هێرشیان کردە سەر نێونەرانی کرێکارانی فەرمی بێدیفاع و 67 کەسیان دەست بەسەر کرد. ئەوان دەستیان کرد بەسەر موبایلی دەستگیرکراوەکاندا. شۆڕای ڕێخستنی ناڕزایەتیەکان لە ڕاپۆرتێکیدا ڕایگەیاندووە مەئمورەکان فشاریان خستۆتە سەر کرێکارە دەست بەسەرکراوەکان کە وەک باقی موچەخۆرانی ئەم وڵاتە ناڕزایەتی دەربڕن بەرامبەر بە بارودۆخی ژیانیان و پێشێلکردنی کەرامەتیان بۆ ئەوەی وایان لێ بکەن بەڵێم بدەن لە مۆدووە بەشداری لە خۆپیشاندانەکاندا ناکەن. کاربەدەستانی ڕژیم لە ترسان دەست بەجێ هەموو دەست بەسەرکراوەکانیان ئازاد کرد. شۆڕا هەروەها ئاماژەی بۆوە کردووە کە کرێکارانی نەوت بە فراوانکردنی خەبات و ناڕزایەتیەکان و بەشداریکردنی بنەماڵەکان لەم خەباتەدا وەڵامی هەڕەشە و گوڕەشەکانی بەرپرسان و بەکرێگیراوانی ڕژیم دەدەنەوە. حرەکەتێکی کرێکاری تر کە پێویستە ئاماژەی پێ بکرێت لێدوانی پڕ لە دەرس و ئەزمموی بەشی پێشڕەوی کرێکارانی پیشەسازی فولادە. ئەوان هەڵوێستێکی بێوێنیان سەبارەت بە ئاشکرابوونی گەندەڵی 91,000 ملیارد تمەنی کۆمپانیای فولادی موبارەکی ئیسفەهان ڕاگەیاند. دەوترێت کۆمپانیای فولادی موبارەکە کە لە کارکەوتووە جگە لەو دزیەی کە پێشتر باسمان کرد 71,000 ملیارد تمەن خۆتزیینەوە لە باجی هەیە. کرێکارانی ئاماژە پێکراو لەم بابەتەوە نووسیوانە کە ئامۆژگاری ئێمە بۆ هەموو هاوکاران ئەوەیە کە ڕاپۆرتی 300 لاپەڕەیی لیژنەی لێکۆڵێنەوەی فولادی موبارەکەی ئیسفەهان بخوێنینەوە بۆ ئەوەی تێگەیشتنێکی ڕوونتریان هەبێت لەوەی کە لەم کاناڵەدا بڵاو دەکرێتەوە سەبارەت بەو کەس و ناوانەی کە ئاماژەیان پێکراوە. ئەوان جەختیان لەوە کردەوە کە هەر چەندە دڵنیان بەڵام ئەم ڕاپۆرتە لەژێر سێبەری ڕێنمایی درێژەی پێمەدەن لەلایەن سەرۆکی ڕژیمەوە لەبیر دەچێتەوە. بەڵام خاڵی جێی سەرنجی ئەو ڕاپۆرتە ئەوەیە کە بەڕوونی باس لە کۆکردنەوەی بڕەپارەیەکی زیادەڕووی لەلایەن ئیمام جومعەکان، ئەنجومەنی دابینکردنی پارێزگاکان، قایم مقامەکان، پارێزگاکانی قۆناغ جیاوازەکان، هێزی پۆلیس و هێزە ئەمنیەکانەوە دەکاتەوە کە ئەمەش نیشانەی قوڵبوونەوەی ناکۆکی ناوخۆییانە. ئەم ڕاپۆرتە پشتڕاستی دەکاتەوە کە لە تاڵانکردنی سامانی گشتی و چەوسانەوەی کرێکاران و خانەنشینان و موچەخۆراندا هەمویان لەسەر یەک میز دانیشتون.
هەر بۆیە بڕواکردن بەوەی کە ئەم دامەزراوانە ڕۆژێک دێت دەچنە ناو ئەم گرفت و گەندەڵیانەی کە لە گروپی نەتەوەییدا ڕوویان داوە و لێپرسینەوە لە سەرپێچی کاراندەکان خەیاڵی خاوە. ئەم کرێکارانە بە دروستی ئاماژیان بەوە کردووە کە نابێت پشت بەو دامەزراوانەی کە لەم گەندەڵیانەدا نقم بوون و شەریکن لە سیاسەتی دژە کرێکاریدا ببەسرێت. ئەو خەباتە کرێکاری و جەماوەریانی کە دوو نمونەیان باسکرا بوونی ئەو ڕێبەر و پێشڕەوانە لە بزوتنەوەی کرێکاریدا پەشڕاست دەکەنەوە کە خاوەن ورە و هۆشیاری و تێگەیشتنی چینایەتین. ئاستی ناڕزایەتی ڕێکخراوەکان بەڕێبەرایەتی ئەوان دەری دەخات کە کرێکارانی ئێران ئەو سیستمە گەندەڵیان کردوتە ئامانج کە فەرمانڕەوایی ئێران دەکات و هیچ ئومێدێکیان بە هەوڵەکانی بۆ باشترکردنی بارودۆخی ژیان و کەرامەتی کرێکاران نییە. ئەگەر ئەم هوشیاریە کاریگەر بێت لە خێراکردنی ڕێکخراوی سیاسی و چینایەتی چینی کرێکاران نەک تەنها لە تەمەنی ڕەژیم کەم دەکاتەوە، بەڵکو نیشانەکانی حکومڕانی دوای کۆماری ئیسلامیش دەردەخات، حکومڕانیە کە ئاسۆی سۆسیالیزم بەڕووی کۆمەڵگادا دەکاتەوە.